هەندێک لە بەردەکان بە شاخەکانەوەن، شاخە گەورەکان. جاری وای بەردێک دەبینی کەوتوتە چەمێکەوە زۆر گەورەیە، ئەوە زانی ئەو بەردە چیە؟ ئەو بەردە لە ترسی خوا کەوتۆتە خوارەوە، لە ترسی خوا کەوتۆتە خوارەوە. ئێمە کوا لە خوا ترسین، بەقەت بەردێ لە خوا نەترساوین. بەردێکی ڕق و تەق گەورە و قورس و گران کە سەدەها وەزن و هەزارەها وەزنی ئێمەی هەیە، لە ترسی خوا لە شاخەکان دەکەوێتە خوارەوە، تەحەموڵ ناکە. من و تۆ ئیمان زەعیفیش نوێژەکانمان پێ ناکرێ. با لە خوا بترسین، ترسی خوا کوارە دڵی ئێمەیە. بەردەکان لە خوا ترسن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیث صحیحدا دەفەرمێ، صحیح مسلمدا، لە شاری مەکە بەردێک مەناسی، بەردێک ئەزانم ئێستاش بەردەکە دەناسم، پێشەوەی ببم بە پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەم بەردە هەموو کاتێ سەلامی لێمە کرد، دەیفەرموو السلام علیک یا رسول الله صلی الله علیه و سلم. سلامی لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه و سلم. بەردێک سلام لە پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه و سلم. شاخەکان، ئەستێرەکان و خۆرەکان و مانگەمانە هەمووی خۆیان خۆش دەوێ، پێغەمبەری خۆیان خۆشەوێ صلی الله علیه و سلم. ئەو ئادەمی زادە دڵڕەق و بێوەفایە، ئەو ئادەمی زادە ترسی خوای لە دڵانە ماوە. شاخێک سەجدە بۆ خوا دەبات، تۆی نوێژنەکەر شەرم لە خوا ناکەی، بە خۆتا ناچیتەوە. کەواتە برای بەڕێزم، با بە خۆمان دابچینەوە، خوشکی بەڕێزم، نوێژمان کەم کردووە، با زیادی کەین، نوێژەکان بە جوانی بکەین لە کاتی خۆیدا، نوێژمان نەکردووە با بگەڕێنەوە بۆ لای خوا، شەرمەزاری با نەمان گرێت.